بس با من بیکەم بە ئاخیر سەوت. ئێوەش بیکەن بە ئاخیر سەوت. نەک سەیری من کەن بە موبایل. موبایلەکەتان سەماعەکەی پێوکە نەجا سەیری من کەن دەی. تۆپ! هیچ نەبوو، تۆپ بوو، تۆپێکی ئاسایی بوو. چی بوو؟ تۆپەکە لێ کرێشکە لەویان نەبوو کاکەی گیان. ناوکم کەو هەیە و کەسی دروستە کرد بەشکم ناوکەکەوێ کورە ئەوەی دروستە کرد ناوکەکەوێ خۆ ناوکم کەو ڕۆحم تیانەما ڕۆحم لە جێ چوو. وە چی بوو پشیلە داماوەگەیان چی لێ کرد بە قورعان دەنگی پشیلەکەوە. ئەوە چەرخە. بۆی نەیە بۆمان خوا چاک بەڵێ فەرموو کێیە؟ کێیە؟ دەفەرموو فەرموو